ژمارەی ئەو خوێندکارانەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوامانە 152500 خوێندکار لە سنووری بەڕێوەبەرایەتیمان هەیە، 18500 مامۆستا و فەرمانبەر و بەڕێوەبەر و سەرپەرشتیار لە سنووری بەڕێوەبەرایەتیمان هەیە، 405 ناوەندی خوێندن و باخچەمان هەیە لە بنەڕەتی و ئامادەیی. بۆ ئەم داتایی کە باسمان کرد ئێوە کۆمەڵێک کارمان کرد. 47 لیژنەی بەدواداچوونمان هەبووە، 48 دۆسیەی کراوەمان هەبووە کە هەر هەمووی چارەسەر کراوە، 400 بەڵێن نامە و گرێبەستمان هەبووە، 60 لەسەر کارلابراومان هەبووە، 286 خانەنشینمان هەبووە، 19 مردنمان هەبووە بەداخەوە، 2000 مۆڵەتی جۆرا و جۆرمان هەبووە لە مۆڵەتی بێموچە، مۆڵەتی سەفەر، مۆڵەتی خوێندنمان هەبووە. وانی کە خانەنشینە بن بە دڵنیاییەوە دەسەڵاتی ئێمە نییە کی ئەخەیتەوە شوێنی، تەنها ئەتوانێت ئەگەر مامۆستایەک خانەنشین بوو ئێمە بەوانەبێژ شوێنەکانیان پڕکەینەوە. لە ئێستا یەکێکی زۆری وانەبێژمان هەیە، وانەبێژێکی زۆرمان هەیە لە ناوەندەکانی خوێندن. ئێمە دەستمان کردو بە ڕێکاری یاسایی خۆمان بە وانەبێژانە کە بیان خەینەوە ناوەندەکانی خوێندن و ئەو مامۆستانی کە خانەنشین بوون بە وانەبێژ دەتوانین جێگەکانیان بگرینەوە. ئێمە داتایەکمان لایە زیاتر لە 25 ناوەندی خوێندنمان هەیە کە وەزعیان زۆر خراپە بۆ ساڵی داهاتوو، لە ناویانە 5 ناوەندمان هەیە مەترسی خوێندنی تایە. ئێمە من تام دقیق قسە لەگەڵ ئێواکەم بە بەردەوامی لەگەڵ لێپرسەری ژمێریاریە لەسەر خەتین لەگەڵ ژمێریاری وەزارەتە کە هەرچێکیان کردووە هەوڵێکمان بەن بەر و ئەم ناوەندی خوێندنان ئەگەر بێت و بەدەم داواکەمانەوەنێن لەوانەی خوێندن لەو ناوەندانەیە بوەستێت، چکە مەترسی خوێندن لەسەر ژیانی مامۆستا و خوێندکاریش هەیە.